دکتۆر عەزیزگەردی ناوێکی دیار لە بواری نووسین و وەرگێڕان لە نێو ئەدەبیاتی کوردیە و خاوەنی دەیان کتێبی بەپێز و جوان تایبەت بڵێن زۆر گرنگ لە نێو کتێبخانەی کوردیا کە بەداخەوە ساڵی پار کۆچی دوایی کرد لە ئێستاە خوێندنەوەیەکی تەواو لەلایەن یەکێک لە هاوڕە نزیکەکانی ئەوەوە بۆ بەشێک لە نووسینەکانی هونەرمەند عەزیزگەردی کراوە. یەکێتی نووسەرانی کورد لە قی هەولێر کۆڕێکی بۆ حەمە کەریم هەورامی لەبارەی باس و خواسێک بە ناو نووسینەکانی عەزیزگەردیدا ڕێخست. لە کۆڕەکەدا حەمە کەریم هەورامی وەک هاوڕێیەکی نزیکی عەزیزگەردی باسی لە چەندین وێستگەی ژیان و بەرهەمەکانی کرد و بە وردی تیشکی خستە سەر بەرهەمەکانی ئەو نووسەرە و ئاماژەی بەوە کرد پێویستە ڕێز لە نووسین و بەرهەمەکانی بگرین کە زیاتر لە 170 کتێبی پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە. هەر کتێبێک کە بینوسی باە بخست باە بازاری یان بە دیاری بیدابە من پێدا دەچوومەوە دەم خوێندەوە چونکە بەڕاستی نووسین تا نووسین هەیە کتێب هەیە ماندوو دەکا هیچ سوودی نییە یعنی کتێب هەیە من خوێندومەتەوە سەرەتاکەی ئێستاوای لێ هاتەیە مەکتەبێک پەرتوخانەیەکی گەورەمەیە کە پێدا دەچمەوە کتێبەکان دەردێنم سەرەتا بزانم ئایا ئەو کاتەم بە فیرۆ دەڕوا لەگەڵ ئەو کتێبەی کە دەی خوێنمەوە یانە چینێ لە سەرەتاوە دیارە کتێبەکە زۆر شت پێ بەخشی بەردەوام دەبی تا تەواوی دەکەی.